بەتەمای لە کافرەوە فێری چاکەبی بەتەمای لە کەسێکی خوانە ناسەوە واز لە دینەکە دەیێنی هەموو شکل و شێوەیەکی گەنجەکان منوەکو ئەوانە ئەوەش ئەوانن والله العظيم پیغمبر صلى الله عليه وسلم زنجیری لە مل کردایە والله گەنجەکانمان نەیەکرد والله ئەگەر بازنی لە دەست کردایە عومەری کوڕی خەتاب والله نەدەکرد بابە عیبە چۆن شتی وابێ بزانە پێغەمبەر صلى الله عليه وسلم ڕیشێشکەوە کەس هێڵێتەوە بزانە پێغەمبەر صلى الله عليه وسلم جلەکانی کورد بووە کەس هیچ پێ جلەکانی کورد دەکاتەوە ئەو هەموو حەدیثە بەڵام کابووی کچەکان لە سەرۆق و لە پێیانەوە ئەگەر داپۆشراو بێت جوانە هەمووی سەیرەکە تەنورە لە سەر و ئەژنەوە چەند جوانە هەمووی بڵاو یەکاتەوە ئافرەت زۆر ئاسایە ئافرەت بێت جلەکەی درێژ بە ئێستا کورتەکە سە ناکە هەر پیاو زۆر پیاوەیە غیرەتی هەر نییە هەر کچەکانی خۆی وایە ژنەکەی وایە بەڵام ئەگەر موسڵمانی وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی بگۆڕێ